لەگەڵ هاتنی سەری ساڵی تازە و بەڕێکردنی دواساتەکانی ساڵی 2019 خاوەن چێشخانە و میوانخانەکانی شاری سلێمانی خۆیان ئامادە دەکەن بۆ پێشوازیکردن لە میوانان و هاتنی ساڵی نوێ. دەچینە یەکێک لە چێشخانەکانی شاری سلێمانی کە خۆی ئامادە کردووە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران و میوانان کە چاوەڕوان دەکرێت بەهۆی ئاسایش و ئارامی ناوچەکەوە زۆرترین گەشتیار سەردانی هەرێمی کوردستان بکەن بۆ بەسەربردنی دواساتەکانی ساڵی 2019. ئامادەکاریمان کردو بۆ ئەم ڕۆژە چونکە لە ڕۆژی سەری ساڵا گەشتیارێکی زۆر ڕوومان تێئەکا بە خۆشحاڵیەوە. ئیتر ئێمەش لە جیاواز لە ڕۆژەکانی تر خۆمان ئامادە کردووە. هەندێک خواردنم زیاد کردووە، یعنی قیاسەکانم بڵێن زیاد کردووە بە حکمەوەی کە ئەمڕۆ بازار باشە بە ئینشەڵڵا. میوانخانەکانی سلێمانی لەگەڵ خۆ ئامادەکردنیان بۆ ساڵی نوێ هاوکات بوونی شەوە ئاهەنگەکانش لە زۆربەی هوتێل و ڕێستۆرانتەکان لەلایەن هونەرمەندانەوە بەشێکی دیکە دەبێت لە چالاکیەکانی دواساتەکانی بەڕێکردنی ساڵدا. بە حکمیەوەی ئێمە قاعەیەکی گەورەمان هەیە، چەند گۆرانی بێژێکمان بڵێن داوەت کردووە بۆ ئێرەکە ئامادەبوونیان هەیە لە حەفلەکەیە و خەڵکێکی زۆریش پێشوازی لێکراوە لە ئوتێلەکەمانەوە و ئەلە لەکسەری میوانەکانیشمان زۆربەی زۆری مەسەن بڵین داخلی هەرێمی کوردستانی تایە، هینی جنوبی تایە بڵین کە عەرەبن. ئامادەکاری و ڕازاندنەوەی شەقام و شوێنە گشتیەکان هەرچەندە خۆویستانەیە، لەو چوارچێوەشدا پلانی حکومەت بۆ زیاتر پاراستنی ئارامی و هێمنی شارەکە داڕێژراوە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە بۆ ئەوەی هاوڵاتیان کاتێکی خۆش و جیاواز لە کۆتا ڕۆژەکانی ساڵی 2019دا تێپەڕێن و پێشوازی لە هاتنی ساڵی نوێی 2020 بکەن. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.